لە ئێستادا خزمەتگوزاریی وەرزشی لە سلێمانی دەکەوێتە کار کە خوازیاران ئەوانی کە ئارەزومەندی وەرزشن لە هۆڵەکانی وەرزشی ئەتوانن سوودمەند من لە هۆڵە وەرزشەکان لە هۆڵە وەرزشیانی کە ناوێن لەم پرۆژەیەدا هاتووە بۆ ئەوەی کە بێ بەرامبەر بتوانن وەرزشی خۆیان بکەن و بتوانن بێ بەرامبەر ڕاهێنانەکانیان لە یەکێک لەم هۆڵە وەرزشیانەیە یان تەواوی هۆڵە وەرزشەکان بەکاربێنن بۆ وەرزشەکەیان بۆ ڕاهێنانەکان و کارێکی زۆر باشە لە ئێستادا ئەوەی کە لە میوانەکەمان وەرگر حەڤە هۆڵ بەشداریان لەم پرۆژەیە کردووە خۆی زانیاری زیاترمانایەتی بزانین حەڤە هۆڵەکە چییە و چۆن بتوانین بەشدار بین لەم خزمەتگوزاریە. میوانداری زۆر بەڕێز کاروان شێخ زیرەک بەڕێوەبەری وەرزشی سلێمانیمان کردووە. کاروان سڵاو بەخێر. سڵاو ڕەوەند پەیوەند سڵاوتان لەکەم خۆشحاڵم کە ئەمڕۆ میوانی ئێوەم. ئێمە زۆر خۆشحاڵی ئەمڕۆکم میوان ئەمڕۆکم میوان لەکەم سادی باشە کورسات ماڵی هەمووانە بێگومان ناسانیەک بکەین بۆ پرۆژەکە پرۆژێکی گرنگی وەرزشیە و ئەمی کە بیستومە یەکەم جارە بیستومە خزمەتگوزاریکی نوێیە ئەم خزمەتگوزاریە لە چی پێکات؟ بەڵێ لە دوای دەست بەکاربوونی ئێمە وەکو بەڕێبەری وەرزشی سلێمانی هەمیشە هەوڵمان ناوە کاری جیاواز بکەین و خزمەتگوزاری زیاتری وەرزشی بخەینە خزمەتی کۆمەڵگاوە. ئەگەر ئێمە نتوانین لە ئێستاە یاریگا و هۆڵی نوێ دروستکەین و ئەتوانین ئیشی تر بکەین کە بەشێک لە پێداویستەکانی خەڵک بۆ وەرزش دابینکەین. لە ماوەی ڕابردووە هەر لێرە میوان بووین باسی پرۆژەیەکمان کرد کە پرۆژەی تێنسی سەرمێزی جێگیرمان دانا لە ناو پارکەکانە کە وا پێناساکرا کە ئەمە لەوانەیە بۆ وەرزی زستان گونجاو نەبێ بەڵام بە خۆشحاڵیەوە ماوەی ساڵێکە تێپەڕیوە سەر لە پارکەکانی شاری سلێمانیە لە چەند پارکێکی جیاوازە تێنسی سەرمێزی جێگیردانراوە و بەرگەشی گرت و خەڵکێکی زۆریش سوودمەندەبەوەی بوو لە پرۆژە خزمەتگوزارەکان کە بۆ هاوڵاتیان پێشکەش کراوە ئێوەش پێم وایە کە سەردانی پارکی ئازادیتان کردبێ بینوتانە کە خەڵکێک بۆ خۆی سوودمەند دەبێت سەرەتا هەندێک ڕێککەوتۆڵماندانا لینە ئەمە بەڵام سا خەڵک بۆ خۆی ئەیبات و ڕۆژانە بەردەوام بێن. ئەم پرۆژەیە یەکێک لە پرۆژە نوێەکانی دیکەمان لە 6 چواری ئەم ساڵ ئەم پرۆژەیەمان ڕاگەیان کە پرۆژێکی خزمەتگوزاری وەرزشیە وەرزشکردن لە هۆڵە وەرزشیەکانە بە بێ بەرامبەر بۆ خەڵکی. ئامانج لەم پرۆژەیە ئەوەیە کە خەڵکێک هان بیت بۆ ئەوەی ڕووبکاتە هۆڵەکان وەرزشکە و خەڵکێک زیاتر ڕۆشنبیری لا دروست بێگە ڕۆژە بیری لەوە نەکرد بێتەوە هۆڵێکی وەرزشی لە جوانی و لە ژڕێکی و پسەنتەرە وەرزشیەکانە هەیە بچێ بیبینێ و کاتی بۆ دابنێ چونکە ئێمە کاتمان زۆرە بە کاتی بەشتی دیکەوە سەرفیەکەین بەڵام کەمتر بۆ وەرزش خەرجەکەین بەدەر لەوەی کە لە ناو پارکەکانە خەڵکێک هەیە وەرزشەکە ئەبێ پێشیان بڵین لە ناو هۆڵەکانە خەڵک هەیە بۆ بەرامبەردامان ناوە وەکو هاندانێک وەکو بابەتێک کە لەوانەیە گەنجێک توانای نەبێ دوای باسیێواکەین کە چۆن تەمەنەکانیشمان جا کردوێتەوە هەموو تەمەنێکمان داناوە بۆی بەشداریکەن. ئەم پرۆژەیەمان ڕاگەیاند لە ڕۆژی 6 چوار کە ڕۆژی جیهانی وەرزش بوو بۆ پەرەپێدان و ئاشتی کە ئێمە لە ڕابردووشە هەریشمان کردووە لەم ڕۆژەیە بۆ بڵاوکردنەوەی وەرزش و کۆمەڵگا زیاتر بە وەرزش ئاشنا بێت. بۆیە پرۆژەکە ئێستا ڕاگەیەندا و ئەوە چەند ڕۆژێکە تێپەڕی و ژمارێکی زۆر خەڵکیش پەیوەندی پێوە کردووە کە پرۆژێکی بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانیە و هەم من وەکو یەکێک لە کارمەندەکانی دەستگای میدیایی کورسات هاوکارانم بە تایبەتی لە بەشی ئایتی کاک هاوکاراسۆ هاوکارمان بۆ لە دروستکردنی لینکێک کە بە شێوەی ئۆنلاین خەڵک بێ بەشداری بکە و ناو بنووسێت. باشە لە ئێستادا 17 هۆڵ بەشداریان کردووە ئەگەر وردەکاری پرۆژەکە بزین ئەمە چۆنە هاوڵاتیان چۆن دەتوانن سوودمەند بن لەم خزمەتگوزاریە؟ بەڵێ وەکو سەرەتا باسم کرد چەند هۆڵێکی نزیک لە خۆم پەیوەندیم پێوەکردن کە ئامادەیان دەربڕی دواتر هاوڕێکم هەیە ناوی کۆژینە ئەوی چەند هۆڵێکی کەی بۆ هێنام کە نزیک بوو و زائیدەن یەکێتی لە ژوانی سلێمانی کاکزانە سەرۆکی یەکێتەکە ئەویش هاوڕێمە پەیوەندی پێ کرد کۆمەڵک هۆڵی خۆی و هاوڕەکانی دیکەی هێنا ژماری هۆڵەکان زیای کرد بۆ 7 هۆڵ سەرەتاوەماندا نابوو کە 10 هۆڵ بێ بۆ ماوەی 30 ڕۆژ هەر هۆڵی 3 ڕۆژی بەر بکەوێ بە فری خەڵکێک بێ لەوێ وەرزشکە. ئێستا پرۆژەکە فراوانتر بووە لە مانگی ڕەمەزانە ڕامانگەیان بەڵام دوامان خست بۆ دوای جەژن لە 15 مانگ دەست پێکە. من ئەگەر یارمەتیم بن هەم شوێنەکان هەم ناوی هۆڵەکان ئاشکراکەین بۆ ئەو خەڵکە بزانە چه هۆڵەکەەوە ئەکەوێتە چ ناوچەیەکەوە واشمان دابش کرد کە هەموو ناو سلێمانی بگرێتەوە بۆ نمونە لە پاکزیمی فامیلی مۆڵەوە دەست پێەکەین کە لە 15 و 16 چوار ئەم هۆڵە لەوێ بەفریە کراوەتەوە بۆ کەسانی کە لەم لینکەوە خۆیان ناو نووس کردو دواتر تیتان جیم لای باخچەی دایکە لە ناو بازاڕ ئەگەر شوێنەکەی بزانن ئەوە 7 مانگە فیتنس ئیمپایر جیم لە گەڕێکی ئاشتی بەرامبەر گردی زەرگەتا بەدوایەیەت
ڤیلۆستی ئەمە لە سیتی سنتەرە و ڤیسپۆر لە شاری خەونەکان دواتر لە شارجیم کە ئەویش بەرامبەر شیرینی تابانە لە گەڕەکی ئاشتی ئەکسجیم لای تەلاری سەردەم و فیتجانێت لە تەنیشت قوتابخانەی 11 ئازار هۆڵی پاڵەوان مامۆستا سەلاحەدین محەممەد لە ئیبراهیم پاشایە بەرزایەکانی قەیوان ناو پرۆژەکانی قەیوان بەرزایەکانە ئەگەڕێنەوە بۆ هۆڵی چوارباخ لە کانێسکان لای پارکی پاسەکانی تاستوجا و بێستونجیم نزیک پەیمانگای ڕووناکی ماگماجیم تەنیشت زانکۆی ئەمریکی و ئارام ئەمینجیم کە لە بەرامبەر گوندی ئەڵمانیا و FH سنتەر لە ئەندازیاران میراکۆ لە شەقامی سالم و پلانێت جیم لە بەرامبەر نەخۆشخانی شار ئەم هۆڵانەوە دابەش بوون کە تقریبا ناو شاری سلێمانی و بڵین سەر شەقامەکان ئەگرێتەوە ئەو خەڵکانی کە لەو ناوچانن بۆیە ئەممان کردووە بۆی ئەگەر کەسێک گەنجێک ئارەزومەندێکی وەرزشی ماڵی نزیکی ئەم شوێنانە بێ سوود لەو پرۆژێ بینێ لەو شوێنانە بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا خەڵکەکە تا ئێستا قسە لەگەڵ ئێوە کەم 1300 و ئەو بوو بە 300 نەبوو پێشتر 310 کەس خۆیان ناونووس کردووە لەم هۆڵانە وامان داناوە ئەگەر کەسێک بێوێ لە مانگێکە و زیاتریش وەرزشکە بەبێ بەرامبەر بتوانێت سەردانی ئەم چەند هۆڵە بکە بەپێی ئەو کاتەی کە بۆی دیاری کراوە بچێ لەوێ وەرزشکە بەبێ بەرامبەر جا تەمەنەکانیشمان دیاری کردووە فەرموو تا ئێستا 1310 کەس بەڵێ خۆی ناونووس کردووە کە لەم هۆڵانە لەم حەڤە هۆڵەیە وەرزش بکە بێ بەرامبەر باشە ئەمە بەردەوامی بێت هۆڵەکان زیاد ببن و ئەو مدەی کەداتان ناوە کاتی کەداتان ناوە هەر هۆڵی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ بێ بەرامبەر وەرزشەوانان خوازیاران ئەتوانن وەرزش بکەن بێ بەرامبەر کاتەکەی درێژ بکرێتەوە کاکڕۆند ئێمە وامان پلانەکە دانابوو هەموو مانگ ئێمە دووبارە بێتەوە واتە بۆ من لە یەکی 5 فلانە هۆڵ فریە یەکی 6 هەمان هۆڵ بە هەمان شێوە ئێستا سێرەکەیم بزانین هۆڵەکانی دیکە چۆنێنە پێشۆ لێمان وەسپاسی و خاوەن هۆڵە ناکەم بەڕاستی ئەو کەسانی کە لەوێ ئیشەکەن بە ڕۆحێتی زۆرەکە کراوەیە هۆڵەکانی تریش ئەوەی کە ڕەنگە پێی نەگەشتوی ئەتوانێ بەشدار بەڵێ ئەسا دوو هۆڵی ئاخیر کە ناومانە خۆیان لە دوای ڕاگەانی پرۆژەکە پەیوەندیان پێوەکردنی کە بێنە ناو پرۆژەکەەوە و بەردەوام چاوەڕێ هۆڵەکانی دیکاکەین چەند سوودێکی هەیە یەکەم سلێمانی هەمیشە بەخشندە بوون سلێمانی هەمیشە لە پرۆژەی نوێیە لە کاری خزمەتگوزاریە هەمووی پێشەنگ بووە و هاندانی خەڵک بۆ وەرزشکردن ئامانجی هەموو وەرزشکاران ئەگە لە هۆڵەکانە ئیشکەنەگە پاڵەوان بنەگەریزەم هەتا خاوەن هۆڵەکانیش بەشێک لە بزنسەکەیان ئامانجیانەوەی کە خەڵک کۆمەلگایکی تەندروستکەن وەزائیدەن ئەو خەڵکی کە ئەچێتەوە هۆڵەوە ئەگەر کەسی خۆی بگرێت بۆ 3 ڕۆژ بە 4 ڕۆژ لە هۆڵێکە وەرزشکە دڵنیام ئەو کەسا بێ بە ڕۆتینێکی ژیانی ئیشتراکی شەکا لە هۆڵەکەیە دواتر هەم هۆڵەکە سوودمەند دەبێت هەم خەڵکەکەش سوودمەند دەبێت بۆیە پرۆژەکە بەردەوامیە وەزائیدەن ئەمانەوێت شوێنەکانی دیکەش بینێنەوە هەر لە ڕاگەانەکەی خۆمانەکە بڵاومان کردوێتەوە ئەم لە ئەکاونتی تایبەتی خۆمان و لە پیجی بەڕێوەبەرایەتی وەرزش و دواتر میدیاکانی دیکەش وتمانە هەنگاوی دوم لەوانێ مەلەوانگەکان بینێنەوە دوجار بلیاردەکان بینێنەوە لە دوجار کاتی بۆ نمونە یاریگا بچووکەکان بینێنەوە بۆی هەموو شوێنێک لە ناو سلێمانیە لە ڕووی وەرزشیەوە کراوە بێ بۆ هەموو کەسێک خاڵێکی ترکە ئەمە ئەکرێ بۆ داهاتوو ئیشی لەسەر بکرێ لەگەڵ گەشت و گوزارە ئەمە ئەمانوێت لەوانێت دانیشتنێ بکەین ببێ لە پرۆژەیەکی گەشتیاری ئەو گەشتیارانی کە ڕووەکەنە شاری سلێمانی یەکێک لە ئۆفەرەکانیان ئەوەیە کە ئەم ژمارە هۆڵە لە ناو پاکێجەکانە هەبێ بتوان وەرزش بکەن ئەگەر لە ناو هۆتێل و مانەوەکەشانە ئەوە نەبێت زۆر باشە ئاماژت بۆ کردلەوەی کە بەپێی تەمەنەکانی جیاکراوەتە چەند بەپێی تەمەنەکان جیاکراوەتەوە ئێمە لە ناو ئەو لینکەی کە دامان ناوە بۆ نمونە تەمەنەمان دیاری کردووە 10 ساڵ بۆ 20 ساڵ 20 ساڵ بۆ 30 ساڵ 30 ساڵ بۆ 40 ساڵ 40 بۆ 50 60 بۆ ئەوانە بزانین چەندێک ئارەزومەندی ئەوانە هەیە بەپێی تەمەنەکان بەپێی ئەو تەمەنانە چەند کەس حەز ئەکا بێ وەرزشکانی ئەمە داتایەکمان دەسەکەوێت دوو ڕۆژێکە توانین ڕای بگەێنین بۆ نمونە ڕێژەی وەرزشکردن لە شاری سلێمانی لە تەمەنی ئەوەنە بۆ ئەوەنە زیاترە ئێستا داتاکەی ئەوەی کە لە بەردەستمانە تەمەنی 20 بۆ 30 ساڵ زۆر ئارەزومەندێکی زۆرەیە هەب لە هەردوو ڕێگەت چ کوڕان چ کچان کە خۆیان بەردەوام وەرزشەکەن بۆ نمونە لە 147.9 ئەو کەسانی کە پڕیان کردوێتەوە ئەمە لە 30.1 لە 147.9 20 بۆ 30 ساڵە تەمەنی 20 بۆ 30 ساڵ بەڵێ لە دوای ئەوە تەمەنی 30 بۆ 40 ساڵ لە 130 وەرگرتووە 40 بۆ 50 ساڵ ڕێژەی لە 11.3
بەشداربوانی ئەو 1311 کەسەیە کە بەردەوام زیاکە ئەوەیە تەمەنی بڵێ تەمەنەکان پرۆگرامەکە هەر بەشداری پرۆگرام بەردەوام لە زیاد بوونە چونکە لە ڕووی ئەوەی کە لە ئەیبینن لە لینکەکەەوە داخڵە بن جا زۆر ئاسانکاریمان کرد تەنها ناوی سیانی و تەمەنەکەیان هەڵەبژێرن بۆیە ئێستا لە ئەسوانین بەپی ئەم داتایە بێ تەمەنی 20 بۆ 30 ساڵ لە 47.9 کە ئەبێ بە 48 نزیکە بێتەوە وەرزشی ئایانەی هۆڵی لە جوانەکان بەکاربێن بۆ وەرزشکردن و وەسی بۆ 4 ساڵیش بە دوای ئەوایە بۆیە بەردەوام ناوەکانیان هەیە ئێمە ئەمانوێ سبینێ لە بەڕێبەتی وەرزشی سلێمانی ئەو خاوەن هۆڵانەی کە گویان لێمانە کۆبوونەوەیە بکەین بۆ ئەوەی داتاکەیان بینێ و ناوەکانیان بینێ و واشی لێ بکەین پلانەکەمان ئەوەیە ئەگەر هەموو هۆڵەکان بێنە پێشەوە هەموو هۆڵەکانی شاری سلێمانی جا لە محەڤە هۆڵە هەموو هۆڵەکان بە شێوەیەکی فری بخرێنە خزمەتی ئەو خەڵکەوە چونکە ژمارەکە زۆرە لەوانەیە خەرەباڵەکەی وەکو سەرەتایە دروستکە بەڵام دواتار خۆی هێواشە بێتەوە و خەڵکێک تێگا لەوەی کە لە چ کاتێکە گونجاوە بۆ وەرزشکردن ئەگەر ئێمە هەموو هۆڵەکان بە شاری سلێمانیە کە ژمارەیان زۆرە پێم وایە نزیکی 200 هۆڵە بێ و لە زیادبوونی شایە بەدەر لە قەزانەحەکان ئەگەر کراوە بێ خەڵکێکی زۆر لی سوودمەند دەبێت لە کۆتایی ساڵ توانین داتایەکی باشترمان هەبێ کۆمەڵگایەکی تەندروست و لەشێکی تەندروست و کاری باشمان کردێ بۆ وەرزشکردن هۆڵێکیان خاوەن هۆڵێک هەبێت ئەم خزمەت گوزاریە ڕفسکاتەوە بڵێ من بەشدار نابم بێگومان ئێمە خۆشحاڵە بین پرۆژەکە ڕاستە ئێمە ڕامانگەیانەوە بەڵام پرۆژەکە دەستی ئێمانەمەوە زای ئێمە نییە هەموو وەرزشکارانە هەموو شاری سلێمانیە و پلانەکەشمان ئەوەیە لە دەروی شاری سلێمانی ژەمە جێبەجێکەین ئەگەر ئەمە باشی سەرکەوتوو بێن لە هەڵەبجا و پێشنەریشمان کردووە بۆ بەڕێبەتی گشتی وەرزشکە لەسەر و ئێمەوەیەکە هەولێر و دوهۆک و زاخۆ و تەواوی ناوچەکانی دیکە ئەم پرۆژێ بەکاربێن ڕاستە لە سلێمانیەوە دەستی پێکردەوە ئەکرێ هەموو کوردستان ئەوانیش بەشدار باشە کاکاروان سەبارەت بە بەشداریکردن لە خزمەت گوزاریەکەیە کەسێک گوێی لە ئێمەیە ئێستا ئەمەی بیستووە باشە ئەو لینکە لەکوێ بەردەستە کە بەشدار بێت لە ئەم خزمەت گوزاری لە پێیجی بەڕێبەتی وەرزشی سلێمانی هەر بە کوردی و پێیجی ئەکاونتەکەی من کاروان شێخ زیرەک ڕێکلامێک چونکە پێیجنی ئەکاونتی خۆمان لێو ئەتوانێەوە چەند دەستگایکی ڕاگەیاندنیش کە ئیشان لەسەر کردو ئەوانیش لای خۆیانەوە لینکەکەیان بڵاو کردوێتەوە و دوای ئەمەش لە سوشال میدیای کورساتیش لە کاتی بەرنامەکەی ئەتوان خەڵک لێوە وەری بگرن و سودمەند بلێ زۆر باشە کاروان تا چەند گرنگە ئەم جۆرە خزمەت گوزاریانە لەوەی کەوا بکە وردە لە ناو کۆمەڵگەی کوردی چاکە بە خۆشحاڵیەوە ئێستا وەرزشکردن وردە دەوای لێوە بە کللتوری لێدێت تا چەند گرنگە لەوەی کە زیاتر بەرەو پێشەوە بچێت لە ڕێگەم خزمەت گوزاریانەوە کاتێک خزمەت گوزاریەک ڕاگەێنرێ خەڵک تا چەند بیپارێزێ ئەوە نەگرنگە ئەوە نەپەری پێدرێ چەند پارکێکمان هەیە کە لە هەرێمی کوردستانەوە تایبەتی لە شارەکانە هەندێک کەلوپەلی وەرزشی تیادانرابوو بەداخەوە لە ماوەی ڕابردووە کە زەرری پێگەێنرا بشکێنرا بوو ئەمە زەرەر لە پرۆژەکە و لە خەڵکی شایە وەکو پرۆژەی تێنسەکە باسمان کردێمە چەند جارێک ڕێکتە و تۆپماندانە ئەیان برد زەرر لە ئەوە دروستەیە بەڵام خۆشبەختانە لە جۆرێک دروستمان کرد کە نەشکاوە بۆ ئەم پرۆژانەش ئەو خەڵکانی کە ناویان نووسی و ئەیانوێ سوودمەند بن پاراستنی کەلوپەلەکانی ئەو هۆڵە و بەڕۆحێتێکەوە کە وەکو بزان ماڵی خۆیانە بیپارێزن خاوەن هۆڵەکان و خاوەن بزنسەکانیش باشتر ئاور لەم پرۆژەیانەوە وە زۆر گرنگە کە خەڵکێک تێبگەێنی ئەم پرۆژەیە بۆ خزمەت گوزاری تۆیە بیپارێزە و ئەو کەسانەی کە یەنە ئەوێش بە شێوەیەک ڕێز لە یەکتر بگرن کە وەرزش بڵاو کاتەوە پەیامەکەی وەرزش ئەوەیە کە هەمومان تایە سوودمەند بین هەمومان تایە بەشدار بین و بیپارێزین و ڕۆڵی میدیا لێرە زۆر گرنگە کە من یەکەم بەرنامەی بینراوە کە من تایە دەرکەم قسەی لەسەرکەم لەسەر ئەم پرۆژەیە زیاتر خەڵکی ترێبینە دڵنیام لە دوای بەرنامەکە لەوانەیە 200 کەسی کە بێتە ناو پرۆژەکەەوە زۆر گرنگە بێ کە خەڵکێک ئەم پرۆژەی پێ نەگەشت بێ یاخود کاتی بۆ وەرزشدان ناب یاخود بیر لەوە نەکردبێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان ئەتوانێت بچێتە هۆڵێکی وەرزشیەوە وەرزشکە تەن ئەم پرۆژەیە ڕاستە بە هەرێمی کوردستان و بە عێراق و بەم ناوچەیە تازەیە بەڵام لە دوای ڕاگەانی پرۆژەکەم هاوڕێکم تەلەفۆنی بۆ کردم کە لە سوید هەموو هۆڵەکان بۆ ماوەی هەفتەیەک فریە ئەگەر کەسێ بیەوێ بچێت وەرزش بکە تا هەفتەیەگە چێت تێستەکە بزانن شوێنەکەی بەدڵە چانە وەرزشەکەی بەدڵە ئەنجا دواتر ئیشتراکەکە بەڵام ئێمە 2 ڕۆژمان داناوە لەوانەیە کەمتریشی کەین و بیکەین بە یەک ڕۆژ بۆ ئەوەیە کە خەڵکێک بچێتە ئەوێ بزانێ شوێنێکی وەرزشی هەیە ئەکرێ کاتێکی باشی تیا بە سەربەرێ و سوودێکی زۆریش بۆ جەستەی خۆی بەگرێتەوە بۆیە بۆ کۆمەلگا زۆر پێیوەستە زۆر پێویستیشە کە ئەو ڕاهێنرانەشکە و خەڵکانەیە بەردەستیان لەوانەیە خەڵکێک هەبێ
تازە بێ وەرزشکە ناکرێ بە شێوەیەک لە شێوەکان کۆرسێکی بدرێتێ کە تووشی زەرری کە جا ئامانجەکەش ئەوەیە کە خەڵکێک کە تازە ڕوەکاتە وەرزشکردن چۆن لە هۆڵەکانە هەڵسوکەوتکە و چۆن خاوەن هۆڵەکان و ڕاهێنەرەکان و کەسانی کە شارەزان ڕێنماییان کەن بۆ ئەوی زۆرترین سوودی لێبینن. باشگا کاروان 2 ساڵی ڕابردوو بە تایبەت شاری سلێمانی نمونەی ترین بووە لە چالاکی وەرزشیە و پڕچالاکی وەرزشی بوو ئەکرێت بڵین بۆ ئەم ساڵیش ئەمە هەنگاوێکی زۆر باشە بۆەوەی کە ساڵێکی پڕچالاکی وەرزشی بێت. ئەمە یەکێکە لە هەنگاوەکان کە پرۆژەیەکی بەردەوامیە. ئێمە لە بەڕێبەرایەتەکەی خۆمان لەگەڵ هاوکارەمان لە یەکێتی وەرزشەکان و لیژنەی ئۆلۆمپی بەردەوام لە چالاکیە بووین لە 2 ساڵی ڕابردووە زۆرترین چالاکی لە شاری سلێمانیە کراوە بەدەر لە ناوخۆی سلێمانی لەسەر ئاسەریمی کوردستان و پاڵەوانتەکانی عێراق و پاڵەوانتەکانی غەربی ئاسیا و پاڵەوانتە جیهانەکانی لە شاری سلێمانی کراوە. شاری سلێمانی خاوەنی ژمارەیەکی زۆر هۆڵی داخراوی وەرزشیە و ژمارەیەکی زۆر یانی وەرزشی تایە کە چالاکی زۆر لە خۆگری ڕۆژی وا هەبوو لە شاری سلێمانی بۆ خۆم ڕۆژێک تێستێکم کردوتم زانم فرای چەند چالاکیەکەوم 6 چالاکی وەرزشی ناو شاری سلێمانیە هەبووە لە یەکی نیۆڕۆ دەرچووم ساعات 7 ئێوارە 6 چالاکی وەرزشیم بەسەر کردوێتەوە کە چالاکیەکان تۆپی دەستی تیا بووە تۆپی پێی تیا بووە گۆڕەپان و مەیدانی تیا بووە هونەرە بەرگریەکانی تیا بووە لە شاری سلێمانی شارێکی زیندووە لە چالاکی وەرزشیەوە زۆرترین وەرزشکاریشی هەیە لە ئاستی هەڵبژاردەی عێراق و دەروێ عێراق یاریەکە. ئەم پرۆژانە بەس نین بۆ شاری سلێمانی پرۆژەی دیکەمان هەیە لە ناو پارکی ئازادیە بەسپاسەوە بۆ کاکبارۆز بەڕێوەبەری باخچەکان کە لە گفتوگویان لەگە سەرۆکاری شارەوانی خاتو لەیلا کە لە قۆناغی داهاتووی نۆژەنکردنەوەی پارکی ئازادی ئەو پرۆژێ جێبەجێکەین کە دروستکردنی شوێنێکی وەرزشکردنی تارتانە ڕاکردنی خەڵکە ئەو خەڵکی کە لەوێ وەرزشەکە لەسەر ئەو قیرە لەوانەیە ئەگەر جۆری کالەکەی گونجاو نەبێ زەرمەند بێ بۆیە ئێستا شوێنێکیان بۆ دابین کردوین بۆ دەستنیشان کردوین کە لە داهاتووە دروستی کەین هەم بۆ وەرزشکردنی خەڵکە گشتێکە کە بە تارتان ڕشکردن تەنتراکێکە هەم بۆ ئەو پاڵەوانانەی لایەنە وەرزشەکانە یاری ئەەکەن بێن لەوێ لە خۆناغە سەرەتایەکانە مەشقی وەرزشیکەن باشتر ئامادەیانکەن و ئەکرێ ئەو شوێنەگەر باشتر بکرێ لە خۆناغی داهاتووە فستیڤاڵی قوتابخانە سەرەتایەکانیشی لێ ئەنجام بدرێ. سلێمانی بەردەوامە لە پرۆژەی وەرزشی و زائیدەن پرۆژەیەکی دیکەی وەرزشی هەیە کە وەکو بەڕێبەرایەتی وەرزشی سلێمانی لەگەڵ کەسی خاوەن پرۆژەوە بەرهێنەکەیە کە لە ساڵانی ڕابردووە وەستێنراوە ئێستا لە هەوڵێن کە هۆڵێکی نێودەوڵەتی یاری باسکەیە کە ئەو هۆڵە تەواو بکرێ ئەبێ بە هۆڵێک کە هەموو پاڵەوانێتەکانی عێراق و دەروی عێراقیش بێتە سلێمانی. زۆر باشە لەگەڵەوەی بە خۆشحاڵیەوە سەژنانی هەروەکو پیاوان گرنگێکی زۆر بە وەرزش ئەدەن ئەگەر پێی ئەو داتایانەی کە لە بەردەستانە بەژنای شەکو پیاوان خۆیان ناونووس کردووە ئێستا دڵنیام ژمارەکە زیای کردووە لە 1970 پەیوەندخان ژنانیش ژمارەیەکی زۆر بەشدار بووی تایە ئەو کەسانەی کە خوێندکاری پەیمانگا و زانکۆن یاخود ئەو کەسانی کە خوێندنیان تەواو کردیا خەڵکی ماڵەوەشی تیا نەزانم چەند کەسێکە ناسم ژنانیش ڕێژەیەکی زۆر ژنانی تایە دواتر لە داتاکانە ڕاگەنین چەند ژن بەشداری کردووە و چەند پیا بەشداری کردو ئەم 1300 کە باسی دیکەم زانین زیای کردووە لەوانەیە ئەو بوو 1304 کەس بەردەوام لە زیادکردنایە لەمە ڕێژەکە بۆ نمونە هەندێک هۆڵ هەیە لە سایە 31 خەڵک پڕی کردوێتەوە بەڵام هەندێک هۆڵ هەیە لە سایە 7 پڕیان کردوێتەوە پێی لۆکیشنەکە و لەوانەیە کوالەتی هۆڵەکانیش دیاریکە ژنانی ژمارەیەکی زۆر تیا بەشداریان کردووە دوجار ئێمە داتایەک لە هۆڵەکان وەرەگرین و بزانین ئەم 1304 کەسە چەندی سوودمەند بووە و چەندی خانمانە چەندی پیاوانە بۆیە هەردوو ڕێگەزەکە دیاریکراو نییە. لەو ڕێژەیە کە بەسەر هۆڵەکانە دابش بە گەڕێژەکەی زۆر زۆر بە لە دوایە خۆتان ئەم ڕێژەیە دابشەکەنەوە بەسەر هۆڵەکانی ترە ئێمە لەم خۆناغەیە وەکو وتمان بزانین چەندێک ئەمانە پابەند دەبن پێوەی و دوجار ڕێژەیەکمان هەیە لەوانەیە بۆ نمونە 500 کەس بەشداری سوودمەند ببین ئەم 500 کەسە ڕاگەنین بۆ 500 کەسی کەژێت بڵاوەکەینەوە بەسەر هەموو هۆڵەکانە لەوانەیە لە پلانی دووەمە مانگی دوم وای لێ بکەین هەر کەسێک بۆی هەبێ 2 ڕۆژ لێک هۆڵا نەک لە 4 و 15 مانگە بۆ نمونە من ئەمڕۆ ئەمەوێ لە هۆڵی ژمارە 1 مەشقەکەم بەیانی بچمە هۆڵی ژمارە 4 بۆ حوتەم ڕۆژ بگەڕ هۆڵی ژمارە 1 کەواتە من لە 2 ڕۆژ ببینم لە دوو کاتی جیاوازە لە 1 مانگە لە دوو کاتی جیاوازە لەوانەیە ئەمەیان تۆزێ باشتر بێ کاریگەری کەمتر کاتەوە لەسەر لۆدەکە کەمتر کاتەوە لەسەر هۆڵی دیاریکراوی ئەوە باشە کاروانە کۆتایی ئەمەوێت ئاماژەیە بکەیت بە کوالەتی هۆڵەکان بە تایبەت شاری سلێمانی لە چه ئاستێکایە سال لە ئێستاە زۆر گرنگی بە هۆڵەکان ئەدرێەوە خاوەن هۆڵەکان زۆر گرنگی بە ئامێرەکانیان ئامێرە وەرزشەکانیان بەردەوام گۆڕانکاری تیاکەن بەردەوام جوانکاری تیاکەن
و بەردەوام خزمەتگوزاری باشتر لە هۆڵەکانیانە بەردەستە بێت بۆ فێرخوازان. ئەم پرۆژەیە و ئەم لینکە ئاماژەیە کە بۆ ئەوەی کام هۆڵە کوالێتەکەی باشترە هەر لێرەوە دەرەکەوێکە ئەو هۆڵی کوالێتی باشتر بێ خەڵکێکی زیاتر ئێوێ لێ مەشقەکە و هۆڵەکانی شاری سلێمانی بەڕاستی بەردەوام لە باشبوونایە لەوانێت چەند هۆڵێک هەبێت کە کوالێتەکەی خراپ بێ بەڵام تەواوی هۆڵەکان بەرەو باشتر ڕۆشتن ئێمە لیژنەیەکمان هەیە سەرۆکی لیژنەکە فەرمانبەرێکی بەڕێوەبەرایەتی وەرزشی سلێمانیە کە 6 مانگجارێک هەیگۆڕین ئەم لیژنەیە لیژنەکانی قایم قامێتە چۆن سەردانی خواردنگەکانەکرێ ئەم لیژنێش لیژنەی هۆڵە وەرزشیەکان و مەلەوانگەکانە بەردەوام بەسەر مەلەوانگە و هۆڵە وەرزشیەکان و شوێنەوەرزشەکان ئاگەڕێ لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی بوونی مۆڵەتەوە سەردانیانەکەن ئەگەر هۆڵێک کەم و کوڕی هەبێ ئاگادارکردنەوە و دوجار کاری لەسەر چاکردنێک بۆیە گەڕاوین بەسەر هۆڵەکانە بۆیە هۆڵەکان بە سپاسەکەین کە باشتر بوون و باشتریشن ئەگەر هۆڵێکیش کەم و کوڕێکی بێ بۆی دیارەکەین تاوەکو کەم و کوڕەکانی چارەسەرکە بۆیە کوالەتی هۆڵەکانی سلێمانی باشە و ئەکرێ باشتر بێ و هۆڵی زۆر باشمان هەیە هۆڵی وا هەیە باوەڕکەن لەوانەیە لەسەر ئاستی دەروی عراقیش هۆڵی وا باش نەبێ و لە ڕووی ڕوبەرەوە باشە لە ڕووی ئەجهیزەوە باشە و لە ڕووی ڕاهێنەریشەوە باشە دەست خۆش بێت هیوادارم ئێوە سوودمەند بن لە دەست خۆش بێت لیگە گۆی وەرەگرن